کورد بربەختە یەک ناگرێ ئەمە دابەش بین بەسەر دوژمنەکان لەمە زیرەکتر بوون. کورد فەقیعاڵە چونکە یەک بگرن تەلاقیان دەکەوێت حیزبەکانی مە دەڵێ بەداخەوە بۆ گەلی کورد بۆ سیاسەت و معریفەتی نەکبەتی شانی بەرنادا هەتانەی خاتە ژێرپەتی ئەم هەلەی ئێستا ڕەخساوە کە دەرفەتێکی زێرینە خەونی لە مێژینەی کوردە و ئاوات و عەزی دێرینە. بەڵام ئاخ داخی گرانم کەڵک و سوودمان لێوەرنەگێت لەم هەموو بێنە و بەردەیە ئێستاش عیبرەتمان وەرنەگێت. لە زیاتی مادەی 140 کەرکووک و کێشەی جەوهەری کێشەی خەڵک کێشەی سنوور دەیان کێشەی پرسەروەری باسی خەتەنەی ئافرەت و چەند کێشەی تری دەرەکی لە ناو پەرلەمانی کووردا بوون بە کێشەی سەرەکی. پەرلەمان کە نوێنەری خەڵکە هەتا خواعەسکا بێکەڵکە کێشە نەما باسیکەن قسە لەسەر نامبوسی خەڵکە. لە چەند جەرسە و سمینارە باسی خەتەنەیان کرد هەتاش کۆمەندی ئافرەت و عەیا و شەڕەفی کوردیان برد. کورد لە عەویجە دەرکرا لە سەعدیە و جەلەولا لە بۆ کەرکووک و مەندەلیش پاشکەمێکی تر لە مەولا هەر ئەمریکا بڕواتەوە لە کەرکووکیشن دەردەکەن نەک خەتەنەی پێشەوەمان خەتەنەی دواشمان دەکەن.